خۆشەویستان لە تۆری یەکەمی بەیان باش کوردستاندا گفتوگۆ لەسەر بابەتێکی کۆمەڵایەتی دەکەین کە باسی بەراوردکردنی ژیانی خۆمان دەکەین بە ژیانی خەڵکی بە تایبەتی لە تۆڕە کۆمەڵایەتەکان لە هەندێک کەس لە ئێستادا بەڕاستی ژیانی تایبەتی نەماوە هەموو شتێکی لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو دەکاتەوە کە ڕەنگە ئەمە بێتە هۆی ئەوەی کەسانێکی تر خۆیان بەم بەراورد بکەن و دواتر بێتە هۆی لاسایکردنەوە و هەندێک کێشە و گرفتی لێ دەبێتەوە بۆ گفتوگۆ زیاتر لەسەر ئەم بابەتە و ئەم تەوەرە میواداری کاکەڕێکان عەبدوڕەحمان ڕێنماییکاری پەروەردەی و دەرونی دەکەین کە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە گفتوگۆ زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین کاکەڕێکان سڵاوت لێبێ و بەیانیت باش با یەکەم پرسیار بەوە دەست پێ بکەین بەراوردکردن خۆی لە خۆیدا چیە لە ڕووی دەرونی و پەروەردەییەوە بەراوردکردن بە چی شتێک پێناسە دەکرێت سڵاو و ڕەحمەتی خوا لێوەش بێت بەیانی ئەوەش باش سەبارەت بە خۆبەراوردکردن ئەگە لە ڕووی دەرونیەوە باسی بکەین بە پێی ڕێکێرە ڕوانگەکان بریتە لەوەی ئێمە بەراوردی خۆمان بە کەسانی دیکە بکەین لە سەروی ئاسی خۆمان و لە ژێر ئاسی خۆمانەوە بە شێوەیە کە ئێمە خۆمان بەراوردیان دەکەین ئاخۆ ئەوان لە ئێمە باشترن یان لە ئێمە باشتر نین یعنی هێنانە نێوکایی ئەوەی کە ڕکابەری نێوان من و کەسێکی تر بە شێوەیەکی توش و بخۆت بەڵێ کاکڕێکان باشە بەکاتە باسی بابەتێکی تر بکەین کە لە ئێستادا سۆشیال میدیا ژیانی زۆرینی زۆرمانی داگیر کردووە ئێمە من لێرەدا لە تۆ دەپرسم کاکڕەکان کە سۆشیال میدیا تا چەنەیەک حاڵەتی بەراوردکردنی لە نێو کۆمەڵگەدا زیاد کردو لە ئێستادا هەندێک کەس ژیانی تایبەتی نەماوە هەموو شتێکی لە ڕێگەی سۆشیال میدیاوە بڵاو دەکاتەوە دەیگەێنێت بە خەڵک ئەمە تا چێنەوەی کردووە بەراوردکردن لە نێو کۆمەڵگەدا زیاتر بێت دروستە عادەتەن کە ئێستا بە پێی تۆڕە کۆمەڵاتەکەم خۆت باست کرد ئەبینی وێنە نمونەیەکان زیاتر پیشان دەدرێن عادەتەن کە لە هەتا لە تۆڕە کۆمەڵاتێکی ئینستاگرام دەبینی چەندە فرتە لە شتەکان دەی ئەتوانی وێنەکان جوانتر بکەیت دائیمەن ئەو وێنانە بە شێوەی زۆ جوانەکەی دەگرین هەنی ئەگە تا من و تۆ ڕسمەک بگرین ڕسمەک دەگرین کە عادەتەن ڕسمەکە زۆ جوان بی و لە شوێنێکی زۆر باش بی کەواتەوە نمونەیەکی وەکو دەڵێ نمونەیەکی جوانە وێنەیەکی زۆر جوان دەدەین بە خۆمان هەر کەسێکی تریش بێ لێرەدا وەکو دەڵێ ئەگەر لە سەردەمانی پێشووتر کەسەکان خۆیان بەراورد بە خزم بە دۆستان بە براکەی بە خوشکەکەی کردبێ ئێستا خەڵک خۆی بەراورد دەکات بە جۆرەها کەس کە لەو سەری دنیاوێ یاریزانێکە وەکو دەڵێ کەسێکی هونەرمەندە یان کەسێکی بەناوبانگە بە شێوەیەکی گشتی لە سەردەمی ئێستا لە سەردەمی عەولەمەیە لە سەردەمێک کە تۆڕە کۆمەڵایەتەکان هەژمونی خۆی هەیە بەراوردکاری ینی زیاتر و زیاتریشە بێ باشە کاکڕەکان زۆرجار جیاواز بەناوبانگانی کە تۆ باسی کرد هەروەها ئاماژت بەوەش کرد کە بۆ نمونە لە باشترین شوێن و لە باشترین کاتە ئەو وێنانە دەگرن و بڵاوی دەکەنەوە زۆرجار کەسانی نزیکی خۆمان ڕەفیقمان برادەرمان هاوڕێکانمان وێنەی چەند ساتێک دەگرن کە دڵخۆشی ئەوان نیشان دەدا دواتر لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاوی دەکەنەوە کەسێک تەماشای دەکات و دەڵێ ژیانی ئەو خۆشە هی من خۆش نییە لاوانەیە بگرە ژیانی تۆش خۆشتر بێ دەمێ باسی ئەمە بۆ بکەیت چۆن پێویستە ئێمە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و لە بڵاوکراوەی هاوڕەکانمان بڕوانین دروستە وەکو باسمان کرد دایمەن ئەو وێنانە کە پیشان دەدرێن وەکو فۆتۆشۆپ یان وێنەیەکی نمونەیە زۆر جوان دەستکاری کراو گرینگە ئێمە بەڕاستی لەوە بڕوانین کە ئەوانیشان کەسانی دیکەش کەسانی ئاساین وەکو ئێمە و ئاسایی کەسێکی تر دڵخۆش و ئاسایی یەک کەسێکی تر پێشکەوتوو بێ لە ژیانی خۆیان بەڵام لەگەڵەوەشە مانای ئەوە نییە کە ئێمە وەکو دەڵێ حەسادەتیان پێناوێت چکە حەسادەت لە هەموو کەسێکە وجودی هەیە گرنگە ئێمە بیرکردنەوەیەکی جیاوازمان هەیە بە دەربارەی ئەوە ینی بیرکردنەوەیەکی پێچەوانەمان هەیە بە دەربارەی ئەوە کە ئاخۆ ئێمە دەبێت لاسایی ئەوان بکەینەوە یاخود چاو لەوان بکەین ئەگەر ڕێگەم پێ بدەن لیۆن فستێنگەر لە تیۆری بەراوردکاری کۆمەڵایەتی خاڵێکی زۆر جوان باز دەکات
ئەڵێ ئەمە بەراوردمان هەیە لەگەڵ کەسانی کە لەسەری خۆمانەوەن ئەوە بەراوردیشمانێت لە کەسان لە خوارێ خۆمانەوەن. لیۆن فستنگەر کە لە قوتابخانەی ڕەفتارگراییە دەڵێ ئەوانەی کە ڕەفتار وەکو دەڵێ بەراورد بە کەسانی سەرەوە دەکەین هەستێکی باشترمان داتێت لەوەی کە بمانێ دەرەنجامێکی باشترمانە بێ و بەراوردی خۆمان بە کەسانی خوار خۆمان بکەین، یانی لە ئاستی بژێوی یان لە هەر ئاستێکی ترەوە جەستەیی دەرونی عەقلی بێ ئەوەش هەستێکی باشترمان پێدا کە ئێمە لەو کەسانە باشترین. زۆر باشە کاکڕەکان کاتە خۆ ئاماژت بەوە کرد لە چەند ڕوویەکەوە بەراوردکاری هەیە لە بەراوردکاری بە ژیان بە بژێوی ژیان بە ڕوخسار بە هەندێک بابەتی دیکە لە چی شتێکدا گونجاوە لە چه حاڵەتێکدا پۆزتیفە ئەگەر خۆت بەراوردکەی بە کەسانی دیکە لە چ جۆرە بەراوردکردنێکدا گونجاوە کە تۆ خۆت ببینی دواتر کەسانی تر ببینی دواتر خۆت بەراوردکەیت. جوانە. عادەتەن وەکو ئەوەی کە ئەو زانایە باسی دەکات لە تیۆری بەراوردکاری کۆمەڵایەتیە هەروەکەوەی کە دەڵێ نمونەیەوەی کە لە ئاسەرۆی خۆمان ئەمە وەکو دەڵێ بەراوردی خۆمان بکەین دەڵێ شتێکی باشە بەڵام دایمەن وەروە لە خوارەوەش بەڵام دایمەن هەموو هەر بابەتی هەر پرسێ لە بابەتی لە زانستە مرۆڤایەتەکان لایەنێکی ئەرێنی و لایەنێکی نەرێنی هەیە بەڵام ئەکرێ لایەنێک زیانەکەی زیاتر بێ لایەنێک زیانەکەی کەمتر بێ لە بەراوردکاریە کامیان لە حاڵەتێکە پێویستە بەراوردی خۆمان بکەین بۆ ئێمە بخەیت زۆر جار وەکو دەڵێ بەسەر چاو دائما ئەمە کە بەراورد وەک باسم کە بەراوردی خۆمان بە کەسانی سەرەوتر بکەین ڕاستە بە پێیزانە لیۆن فستنگەر کارێکی باشە بەڵام لەگەڵەوە ڕەنگە بەدەر نیە لە زیانی زۆر یعنی بین لایەنە نەرێنەکەی زۆر زیاترە بە هەمان شێوە بەراوردی خۆمان بە کەسانی خوار خۆمانەوە وهروەها بەراوردی خۆمان بە ڕابردووی خۆمانەوە دایمە نیسان یەک کار بکە زۆر گرینگاتە لە ڕووی پەروەردەییشەوە بەراوردی خۆی بکە بە کەسانی ڕابردووی خۆی بە کەسایەتی ڕابردووی خۆی هەوڵدا هەموو ڕۆژی ڤێرژنێکی ینی نوێکارێکی باشتر لە خودی خۆی ئەنجام بدە ئەو باشترین حاڵەتەکە ئێمە بتوانین بەراوردی خۆی خۆمانی پێ بکەین بەڕابردووی خۆمان بە ئێستای خۆمان و بە ئێستای خۆمان ئەکسپێکتیشن ینی پێشبینی خۆمان بۆ 10 ساڵی و بۆ چەند ساڵ داهاتوو بەماشەوە کەسانی خوار خۆمانەوە بەڵام بەدەر لەوە وەک باسم کرد ئەوەی کە بەراوردی بەرەو ئاسی سەرەوەی خۆمان یانی ئەوانە کە دەبین لە زۆر ڕۆ لە سەرەوەی خۆمانن بەڕاستی زۆر جار زیانی بۆ ئەمە دروستەکە هەنی زیانی هەیە زۆر جاران ئەبینی ئەو جیاوازیانە تەنها فیزیکی نیە یعنی تەنها مادینە نامادیشە ئەبینی هەتا بەبەسیترین شت نمونەی زۆر زیندومانەیە هەتا ژۆری مەتباغەکەی یاخود قەنەفەکەی یاخود گۆڕینی هەندێک ئەداواتی ماڵ کە پێویست نییە بەس شێوەیەکی گشتی کڕین هەندێک شت پێویست نییە گۆڕین هەندێک شت پێویست نییە یعنی ئەبینی ئەو بەراوردکاریان ئەو چاولێکەریە تر بە هەر شێوێ بێ بە هەر گزارشتە بێ بەراوردکارێکی معقولانە نیە بەراوردکارێکی زیادەڕۆیشە زۆر باشە هەر شتێکی زیادەڕۆی لێ بکرێت دایمەن وەکو دەڵێ زیانەکەی زیاتر لە قازانجەکەی زۆر باشە کاکڕەکان تا چنێک بەراوردکاری دەبێتە هۆی دواکەوتن لە ژیانت تۆ هەندێک جار ئەمەنە خۆت بەراورد دەکەی بە کەسانی دیکە ئەمەنە سەرقاڵی ژیانی کەسانی تر دەبیت سەرقاڵی ژیانی خۆت و هەنگاوی تری هەنگاوی دۆمی ژیانت نابی دەپرسم تا چنێک بەراوردکاری لە ژیانکردن و لە سەرکەوتن دوات دەخات درستە پیاوێکی حەکیمانەیە قسەیەکی زۆر جوانی هەیە یعنی من زۆر جار نمونەیە دەڵێ باشە تۆ پێی دەڵێن باشە تۆ بۆ پێشکەوتی لۆها ینی توانیتە یعنی لە ژیان پێشکەوی زۆر سەرکەوی کابرایەکە ناوی بوودە گوتی ئەمە کاتێک کە نان دەخۆم کاتێک کە دەڕۆم کاتێک کە دەنوم ینی بەشەیەکی گشتی ئەوە تەرکیزە تەرکیزکردن لەسەر ژیانی خۆ لەسەر خودی خۆ دایمە تۆ بەرەو پێشاوەوە بەڵام تەرکیزکردن هەر خۆی پەرش و بڵاویە دایمەن کە تۆ تەرکیز لە دەرەوەی خۆت بێ دایمەن تەرکیز هەر وەتا لە ڕووی سایکۆلۆژیکەشەوە وروژێنەرەکانی دەوروبەرە زۆرن هەرحالیان کە من سەر لە ژوورە دانیش کۆمەڵک وروژێنە لە دەوروبەری من هەیە بەڵام خۆسەرقالکردنم بە پەرەردان بە خودی خۆم بە پێشکەوتنی خۆم بە هوشیاری خۆم دایمەن ئەوە ئاگایی من بەرز دەکات و ئاگایم بەرز دەبێتەوە کەمتر من
هەوڵەدەم بەراوردی خۆم بە کەسانی تر بکەم و بەراوردێکی گونجاوەکەم بە کەسانی خوار خۆم و بەراوردوی خۆمەوە. ئەوە خاڵێکی زۆر گرینگە کە ئێمە تەرکیزمان لە خۆمان بێ وەلو کاتە لەو ساتێک کە ئێستا تێداین تەرکیزمان لە پێشکەوتن و بەرەو پێشبردنی خودی خۆمانە بێ. زۆر باشە ئاماژت بۆ کرد بەراوردکردن بە کەسانێک سەر و خۆت هەروەها خوار و خۆت ئیتر لە هەر بوارێکی ژیاندا بێ. کامنیان گونجاو چیرە کاکڕەکان با من بڵێم کاتێک خۆت بەراورد بە کەسێک دەکەیت لە خوار خۆتەوەیە لەوانەیە هیچ هەوڵێک نەدەیت تۆ تەنها بۆ بەشەی کە هەتا ڕازی بیت و لە یەک ئاستا بۆستیت لاوانەیە کاتە خۆشت بەراورد بە کەسێکی سەر و خۆت دەکەیت دیسان و لە ژیانکردن دوات بخات و وات لێ بکات بڵێ من ناتوانم بگەم بەو کامنیان دروستترە واتە لاوانەیە کەسێک نەتوانێت لە بەراوردکردن یاخود لەم حاڵەتە دوور بکەوێتەوە و کامنیان گونجاوترە دوجار کە بەراوردەکەی با لە خۆمان بەراوردی شتێکی گونجاو بکەین. درستە. دایمەن وەکو باسمان کرد هەر بابەتیان پرسێ لایانی ئەرێنی و لایانی نەرێنی هەیە بەڵام ئەگەر تۆ بتوانانی باڵانس ڕاگری لە زۆر بابەتە گرنگی خۆی زۆرە. من لێرەدا بەڕاستی پێشنیارەکەم ئێمە هەردوو لایەنمان هەبێ یعنی ڕاستە وەکو دەڵێ هەروەکو زانە سنگەریش باسیەکە ڕاستە لەوانەیە لایانی ئەوەی کە سەری سەرەوەی خۆت بکەیت زیانی هەبێ بەڵام گوتمان هەموو شتێ لایانی ئەرێنی و نەرێنی خۆی هەیە. ئێمە سەرڕێگایەکمان هەیە بۆ کەسانەی کە لە ڕووی سایکۆلۆژیەکەەوە یان دەروون کۆمەڵایەتێکەوە گرینگە لە سێ خاڵی زۆر سەرەکی هەیە بۆ کەسانە یەکەم جەخرکردن لەو شتە گرینگەکان یعنی لە شتە گرینگەکان ینی ئەو شتانەی کە زۆر پێویستن کە گرینگەن ینی بۆ نمونە دڵخۆشی تەواو ئەمە دەبێت بزانین کە دڵخۆشی تەواو هەندی زۆر تەجروبە کراوە یان تەجروبە کراوە ئەو کەسانەی کە یعنی ئەبینی سیارەشی زۆریان هەیە ماڵێکی زۆریان هەیە ناوبانگێکی زۆریان هەیە زۆر جار دڵخۆش نین یان پێوەری دڵخۆشی لە ئێوان ئەوە نییە ئاسان کەسێ زۆریش دەبینی ئەو یعنی هەموو شتێکی هەیە بەڵام خۆشحاڵ نییە. ئەنی من لە کتێبێک هەیە لە توێژینەیەکی باسەکە دەڵێ کابرای هەبوو چونە گوندێکەوە توێژنەیەکیان کابرای هەبوو پێیان وت ئەرێ چی وا دەکات تۆ دڵخۆش بی یعنی ئاسوودە بی گوتی ئەوەی کە من بەیانێ هەڵسم لە خەو شتە ئاسوودەم دەکات یان بۆ من هەڵسم دەبین و ڕۆژێکی نوێ ئەو شتانەم ئاسوودەم دەکەن یان دەڵێ لایڤ من دەژیم تەوە من بوونم هەیە من ژیان من هەناست دەم دەیگو ئەو من دڵخۆشەکە جای من گرنگە ئێمە دڵخۆشی لە شتە بچووکەکان ببینین لە شتە سادەکان ببینینەوە زۆر جار تۆ ئەبینی بە شتێکی زۆر سادە دڵ و خۆشە بێ ینی لەوانەیە شتێکی زۆر گەورەش نەبێ کەسێک گوڵێکت پێ دەدا کەسێک زەردەخەنەیەکت بۆ دەکات ئەوە وەکو خاڵێکی یەکەم. خاڵی دووەم بیرت بێ لە پشت هەموو شتەکانەوە وێنەیەکی دوودا هەیە یعنی ئێمە وێنەیە کە دەبینین بەشێکی وێنەکەی یعنی جوانکراویشە ڕازاندراوەشە بۆیە کە ڕازاندراوەیە ئێمە بێ بزانین کە ئەو شتانێکی ئەمە دەبینین مەرز نییە کە ڕاستەقی نەبن یەکەم لەوانەیە فێک بن مەجۆجە هەواڵی فێکمانە یعنی هەواڵی ساختە. دووەم حتا ئەگە ڕاستی ژوونمانە ئەوە نیە ئێمە لەوان کەمترین یان ئێمە لەوان زیاترین دا ئێمە گوتمان سەرنجەکە لەسەر خۆمان بێ وە گرینگە ئێمە سەرنجمان لەسەر بەهاکانی خۆمان بێ لەسەر ماوەڵەکانی خۆمان بێ پێوارەکانمان لەسەر بنەما ئەخلاقی بنەما ڕەوشتەکان بێ بنەما مرۆیەکان بێ ئەو بنەمانەیەکی ئینسان پێشەخەن. خاڵی سێم بریتێ لە هوشیاری دایمەن ئینسان یەک بەڵێ ئۆستاجان بەڵێ کاکڕەکان فەرموو قسەکانت تاوکە دواترن پشتاری دواتر دەکەم. زۆر باشە. خاڵی سێم بریتێ لە هوشیاری دایمەن ئێمە دەبێت یەک بنەمامان هەبێ لە ژیانی خۆمان سەرکەوتنی من سەرکەوتنی یاخود سەرکەوتنی کەسانی تر نابێتە هۆی کە ئەمن بە پاشکەوم یان بدۆڕم دایمەن ئێمە سەیری کەسانی دیکە بکەین کە سەرەکەون دەستیان بگرین ئەو خاڵێکی زۆر گرنگە ینی هیچ کەسێ ڕێ لە من ناگرێت کە من پێش بکەم بەڵکو هەتا زۆرجار چەندی پێم کرد هاوکاری ئەوانی دیکە بکەم ئەوە بە هەمان شێوە هەستێکی باشتر بە کەسی بەرامبەر بۆ دەروونی من بە دەروونی هەندانێکی ئەرێنیشە بۆ خۆت هەندانێکی دەرەچیە بۆ خۆت بەمان شێوە لە ڕووی هەندانی ناوەکی شۆپاڵنە لە تو دروستەکە کە بەرەو پێشەوە بچی بۆ دایمەن بیرکردنەوەکانمان زۆرجار دەورە بینێ هوشیاری ئێمە دەورە بینێ زەخرکردن لەسەر شتە گرنگەکان زانینی ئەوەی کە وێنەکان زۆرجار ڕاستەقینەنی هەتاگە ڕاستەقینەش بیرکردنەوەیەکی گونجاومان هەبێ بۆیان
زۆر باشە باسی پێشکەوتنمان کرد ئێمە پێشکەوتن و هەنگاونان لە ژیاندا ئەگەر باسی ئەو بکەین تا چەندێ بەراوردکاری و زیادەڕۆیی لە بەراوردکردندا دەبێتە هۆکاری ئەوەی کە شیرازەی خێزان تێک بچێت کاریگەری کۆمەڵاتی لەسەر چاکە بێ بۆ نمونە خانمێک دەڵێ هاوسەرەکەی وای بۆ کردووە بۆچی تۆ بۆ منی ناکەی هاوسەرێک دەڵێ خانمی فلان کەس وایە تۆ بۆچی وانێت منداڵێک کوڕێک بە دایک و باوکی دەڵێت فلان شتی بۆ کرا ئێوە بۆچی بۆ منی ناکەن تا چەندێک وا دەکات کە پەیوەندی نێوان خێزان لێک بترازێت و بێتە هۆی تێکچوونی شیرازەی خێزان ئەم بەراوردکاریە. دروستە وەکو سەرتا باسمان کرد بە حکمی تۆڕە کۆمەڵایەتیەکان ئێستا بەراوردەکە زۆر زیاتر بووە ینی ئێستا لە نێوان دایک و باوک و کوڕ و خزم و خاڵ گوازراوە تۆ یعنی بە هەم بۆ هەمووی جیهان زۆر جارێک هەر حتا بۆ نمونە هاوسەرێ بە تایبەتی ڕەگەزی ئافرەتان ڕەنگە زیاتر بکەونە ژێر کاریگەری ئەو خۆ بەراوردکردنیان ئەو ویستەی کە زۆربەی شتەکانی ئەوێ بۆیە زۆرجە محەڕەزە بەڕاستی بۆ توش بوون بۆەوە بەڵام وەکو خاڵانی کە باس کرد گرینگە پەیڕۆ بکرێن ناو خێزان و پێشکەوتنی خۆمان و دایمەنیش ئافرەتان بە تایبەتی هەوڵدن توانەکانی خۆیان بەرەو پێشەوە بن بە هاوکاری لەگەڵ هاوسەرەکانیان ئەو خاڵێکی زۆ گرنگ ینی خۆیان بەرەو پێشەوە بن هاوکاری هاوسەرەکانیان کە لە پێشکەوتن لە ماڵداری هەتا زۆرجە پێویستە هەتا ئافرەتان خۆیان سەرکردایەتی ما بکەن زۆرجار نمونەی سەرکردەیەکیش نمونەیەکی پێشکەوتووە قائیدە ینی زۆر باشە زۆر لە زۆر ڕۆ پێشکەوتووە بە ماشەوە منداڵ گرینگە پەروەردەیەکی باشی کرێ بەراورد نەکرێت بە کەسانیتە چونکە هەرێکەمان سایکۆلۆژیەکی تاکی خۆمانێت یان وەکو دەڵ لە دەنوزانیت جیاکاریدا دەنوزانیت جیاییدا هەرێکەمان خاصەت و هەڵچوون و سیفات و سیماتێکی جیاوازمانێت کەسایەتێکی جیاوازمانێت لە کەسانی تر و ئەبینی منداڵەکە پەروەردەیەکی باشی بکرێت لە منداڵی لە هەرزەکاریش کەمتر تووشی ئەو وەکو دەڵێ هەرتە دایک و باوکان تووشی و حاڵەتە دەمن لەگەڵ چونکە هەتا هەرزەکە لەو تەمەنە هەڵچوونێکی زۆری هەیە ئەو زۆر هەڵچوونانە زیاتر ئەوەی دەکەن یعنی وەکو دەڵێن پاڵی پێوە دەنێن هانی دەدەن کە حەز بکە زۆربەی شتەکان بەدەست بێنە بەڵام پەروەردەیەکی دروست لە قۆناغی پێشەزدەکاری زۆ گرینگە بۆیە وەکو باسم کرد ینی ئەکید معەڕەزە بۆی بەڵام وەکو ئەو خاڵانی باسیشم کرد گرنگن پەیڕەو بکرێت و خاڵانەی کە لەسەر چارەسەرکردن یان هەندێک ڕێنمایی بۆ خۆ بەراوردنەکردن بە کەسانی دیکە زۆر باشە کاکڕەکان لە دوای خۆ بەراوردکردن دەچینە قۆناغێکی ترەوە دوای ئەوەی کە خۆت بەراورد بە کەسێک دەکەی هەڵدەستی بەوەی کە لاسایی بکەیتەوە ئەمە چی کاریگەریەکیە لەسەر کەسایەتی تاک لە نێو کۆمەڵگەدا کە تۆ خودی خۆت نەبێت ببیت بە ئاوێنی کەسێکی تر ئەو چۆن ئەژێت تۆش بە هەمان شێوە بژیتەوە جوانە ینی زۆر جار ئەبینی خۆبوون زۆر ینی بابەتێکی گرینگە بابەتێکی ئاسان نییە بۆ ئینسان دایمەن ئینسان کە خۆی بێت زۆر قورسە لەسەری لاسایکردنەوە تا حدێکیش یان هەر زۆر شت تا حدێ گرینگە ینی بۆ نمونە من لاسایی کەسێک نەکەمەوە ناتوان فێری پیشەکەی وانە یان ئەوکو لە هەندێک شتا لاسایی مامۆستاگەم نەکەمەوە یان لاسایی و کەسە نەبوو کە فێرم دەکەم بەڵام زۆڕۆچوون لە شتێکە بە تایبەتی زۆڕۆچوون لە لاساییکردنەوەیە کەسایەتی خۆم دەکاتە ژێر پرسیارەوە کەسایەتی خۆم وەکو ڕێکان دەکاتە ژێر پرسیارەوە و دواتر ڕەنگە کەسایەتی خۆم ونکەم ونکردنی کەسایەتی ڕەنگە ونکردنی ناسنامەی لێ بکەوێتەوە ئەوەش دووشی ڕەنگە دووچاری گیرگرفتە دەروینەکانی بکاتەوە دووچاری تێکچوونی دەروینەکانی بکاتەوە کۆمەڵێک تێکچوونی دەروینمانەی لەوانە نێرجسیەت یانە ئەو وانەی کە بەدگومانی کۆمەڵێک لەو تێکچوونە دەروینانی کە لە کەسایەتی خۆیان هیستریە ئەوانە کێشن ینی ئەبینی کەسەکە خۆی بە ینی ئەوانی کە بەڕاستی حاڵەکان لێتون دەبێت خۆی بە وەکو دەڵێ یاریزانێکی بەتوانە ئەبینێ خۆی بە هونەرمەندێکی گەورە نمایشەکە پیشانەدا یان ئاکتی ینی نمایشی ئەوە دەکا ینی کەواتە زۆڕۆچوون لە لاساییکردنەوەی کەسانی تر دووچاری ونبوونی خۆمان دەکات. باشە شتێکی تر هەیە لە بەراوردکاریە هەندێک جار تۆ بەلایەنە کەمەکەی کەسانی تر خۆت بەراوردەکەی بۆ نمونە من کەسێک دەبینم دەڵێم من باڵام لەو زۆر جوانترە من قژم زۆر لەو جوانترە ئەمە من لە کارەکەم لەو زۆر باشترم ئەمە تا چونێ ئەگاتە حاڵەتێکە کەسەکە هەست بە بغرابوون کە هەست بە خۆ بەزلزانی بکات کاتە خۆی بەراورد بە خاڵە لاوازەکانی کەسانی تر دەکات.
بەڵێ بە هەمان شێوە وەک باسمە کرد هەر بابەتی یان پرسێ لایانی ئەرێنی نەرێنی خۆیە ڕەنگە کە ئێمە خۆمان بەراورد بکەین بە کەسانی تر بە کەسانی خوار لە خۆمانیان وە هەز بکەین لە خوار خۆمان چکەوەکو دەڵی ئینسان هەموویەکە بەڵام کابینین لە خوار خۆمان لە ڕووی جۆستەی عقلی دەرونی ئیسفادێکی باشی هەیە بەڵام ئەوە نابێ وەکو دەڵێ وەکو خۆشت باسە کرد نابێ ئێمە ئەو کار لە ئێمە بکات بەرەو یعنی وەکو دەڵێ ئیگۆ یان نەفسیەتمان بەرزکات و یاخود وەکو خۆمان بەزل بزانین یاخود زۆرجار کە کەسێک ستایشمانەکە ئەڵڵا چەند جوانی ئەڵڵا چەند درێژی چەند باشی یان چەند زیرەکی دایمە وتەیەکی دەڵێ بەردەکان بەردە بەهێزەکان بە ڕەشەبان یعنی نازوڵێن بە هەمان شێوە مرۆڤ بە ستایش ناجوڵێ ناڕوخێ کاریگەری لێ ناکە بۆیە گرینگە ئێمە لەو خاڵەدا یان کەسانی کە ڕەچای بنەمە ئەخلاقیەکان بنە مرۆیەکان دەکەن ڕەچای بەهاکان دەکەن گرنگی بەوەش بدەن کە کاتێک کە خۆیان بەراورد دەکەن ئەوە نەکا کە پێش نەکەون تموع وەرنەگرن دایمەن ئێمە لێرەدا ڕەنگە لە سایکۆلۆژیایەکی جەمعی ئێمەدا ئەوە تەسبابێتەمان کە پێش نەکەوین کە تەماشای خوار خۆمان بکەین و بڵین تاوە کاکە مەمنون ببەوە نە دایمە ئینسان هەوڵدا پێشکەوێت یعنی زۆر گرنگە بۆ ئەو پێشکەوتن سەرکەوتن تاوەکو کۆتایی ژیانە ڕەنگە تۆ لە تەمەنێکی سەرکەوتو نەبی بەڵام لە تەمەنێکی تر ڕەنگە تۆش بگەیتە بە خاڵێک بتەوێت دەتوانێت دابێت لە خولات دابێت بەڵام گرینگە هەوڵدان دووبارە تێکۆشان و بەرنامەی گونجاو و پلانی زۆ باش و دایمە کردداری زۆ گرینگە زۆر باشە کاکڕێکان عەبدوڕەحمان ئاڕێنمای کاری پەروەردەی و دەرونی زۆر سپاس بۆی لە پڕۆگرامی بەندبەر کوردستان لەگەڵمان بوویت و لە گفتوگۆکەمان لەگەڵمان بەشدار بووی کاکڕێک کاڵە دەستان خۆش بە ئاساتواری پڕ زانیاری شرۆڤەوە زۆر سپاس